قوربانی تۆزی ڕێگەتم ئەیبادی خۆشمرور ئەی پێیکی شارەزا بە هەموو شاری شارە زۆر سڵاوتان لێبێت ئەمڕۆ چواردەی 11 ساڕۆژی یادی دروستبوونی شاری سلەیمانیە. ئەو شارێکی زۆر زۆر ئازیزە لای من چکە لە مناڵەوە من لێرە گەورە بووم. لەم یادەیە ئێمە چاوپێکەوتن لەگەڵ هاوڵاتیان ناکەین، بەڵام بەر لە چاوپێکەوتنەکان چەند هەواڵێکتان پێڕاگەێن. سلێمانی کاور بووە چی لێ کراوە چی بۆ کراوە سەیرە ئەڵێن جاران خۆشتر بوو شاری سلەیمانی. 15 ساڵە ئەمە دۆنجامێمەوە بۆ ئێرە، یعنی ئەڵەم سەد خۆزگە بە هەشتاکان سەد خۆزگە بە نەوەدەکان. ئەڵێن ئێستا شەقامەکانی سلەیمانی بەهۆی یادەکە و بەبوونی یادەکەوە ڕازەنراوەتەوە. کەسیان دڵسۆزی ئەم شارە نین تەحەداکەم یەکێکیان خەڵکی شار بن. ئەژڵێن هەموو شەقامەکان پڕن لە مۆسیقا و گۆرانی، ئەڵێن شەقامەکان پڕن لە گوڵ. ئاخۆ بڵی وابێت ئەم شارات ئێهمال کراوە وێژگاری ئەوە شارەکەی کە تۆی بینی شەڕێک بۆ زەلاب زەلامی تیاکوشت پۆلیسە نەبوو لەم ناوەیە. ئەڵێن شوێنەوارەکان لەم ڕۆیە نۆژەن ئەکرێنەوە بۆی کە شوێنەواری شاری سلەیمانی نەفەوتێت. ئەگەر ئەو بارانە ببارێ ئەو ئاساری شارەمان دائەتەبێ. هیوادارم هەمیشە سلێمانیان لەبیر بێ. سلێمانی شارێکی جوانە، شارێکی خۆشە. لە ئەدیەم سلێمانیە کێ ئەهلی سلێمانی ماوە؟ ئەهلی سلێمانی کی ماوە؟ بەر لە هەموو شتێک ئێماڵین ئەم یادەتان پیرۆز بێت، یادی شاری سلەیمانی، یادی ئەو شاری کە پێڵن شاری هەڵمەت و قوربانی. سلێمانی خۆشەویستە و بڵێم چی نییە، بڵێم لە بەهەش خۆشترە، بەڵام بۆلی شارەکەی زە نە جەهەنەمە. ئەم خەمێکی گەڕیدێ و بەنێو عاشقا و بەنێو خۆیان سەفەرەکە ئەی ماڵی گوڵ ئەی ماڵی ڕوح ئەی خۆری گەشت سلێمانی. بڵێم چی یادی سلێمانی من ئەڵێم وەکو سلێمانی کە فەرامۆش کراوە لە زۆر ناحەیەوە، یعنی خەفەتبارم کە یادی یەکەمەوە. بێ خۆشحاڵم یادی سلێمانی کە 229 ساڵی کە شاری خۆشەویستە ساری هەمومانە پێویستە وەکو بیزبیلەی چامان بیپارێزین. هەستەکەی وەکو چاوانەی پارێزن؟ وەڵڵاهی هەیە ئەیپارێز هەیە نایپارێزەوە. پیرۆزبایی لەسەر جەم هەموو کوردەکانەکەم لێرە لە دەروی وڵات لە هەموو شوێنێکی ئەم ژیانەدا بێ. هیوادارم هەمیشە سلێمانیان لەبیر بێ. سلێمانی شارێکی جوانە، شارێکی خۆشە. لە یادی سلێمانیە ئەمەوێ ئەگەر نیشتیمان و میلەت لە لای 29 حیزبەکەمان پیرۆز و بە نرخە چاوێک بە مۆزعی میلەتە بخشێنەوانێک کە ئەمڕۆ ئازادی دەستمان کەوتۆ بە خوێنی شەهیدارمان لەگەڵ سێپارچەکەی ترمان کە لە چ ژیانەکان با بەس بێ کورسی پەرستی و پارەپەرستی. سەیرە ئەڵێن جاران خۆشتر بوو شاری سلەیمانی، ئێمەش ئەپرسین بۆ جاران خۆشتر بوو. ئەمە چیرۆکێکمەیە شاری سلێمانی پڕەکەم لە گۆڵ. باشە تۆ شاری سلێمانی پڕەکەی لە گۆڵ، بەڵام هەستەکەی ئەم شارە کە کاتێک کە حیزبەکان باسی لێەوەکەن ئەم شارە وایە بەڵام پشتگوێ خراوە؟ بە دڵنیایی پشتگوێ خراوە. ئەمە ناتوم ئەوون 15 ساڵە ئەمە دۆنجامێمەوە بۆ ئێرە، یعنی ئەڵەم سەد خۆزگە بە هەشتاکان سەد خۆزگە بە نەوەدەکان، دوای 10 ساڵی کە ژیەمەوە ئەڵەم سەد خۆزگە بە 2000ەکان. بۆچی؟ لەبەرەوەی هەموو شوێن ناشرینە. یەکەم مناڵ شوێنێک نییە بۆ مناڵ، شوێنێک نییە بۆ گەنج، شوێنێک نییە بۆ پیر، شوێنێک نییە بۆ ژن، شوێنێک نییە بۆ کەس شوێنی نییە لەم شارەیە. ئەم شارات ئێهمال کراوە وێژگاری ئەوە شارەکەی کە تۆی بینی شەڕێک بۆ زەلاب زەلامی تیاکوشت پۆلیسە نەبوو لەم ناوەیە تیان کرد. ئەمە کەی شارە؟ ئەم شارە بۆ وای لێکرد. وەڵڵاهی نەزم دەستیان قەسە. جاران حکوومەتی بەعس ڕژێمی باڵین ڕووخای دیکتاتۆری بەعس ئەیوت بە سلەیمانیە مەدینە سەعبە، شارێکی قورسە. وانەماوە سلێمانی زۆر گۆڕاوە زۆر. ئەو سلێمانی کە تۆ بینی جاران ئەوە نییە ئێستا قەدیوەی تێکەوتۆ و کەس بە کەس نییە و نازانم. بەڵێ بەتاکید لە سەدا لە سەدا پێ فەرامۆش کراوە لە هەموو بوارێکەوانێ، نەک لە بواری سەقافی و ئیجتیماعیەوە لە هەموو بوارێکەوە تەنانەت ئێهمال کراوە. بۆچی ئەم شارە وا لێک؟ وەڵام بزانە شیە وای لێکردووە کابراساوان لێکردویان کەسان ئێمەمانانین کامیانی نازانم من ئەو پرسیارە جەناب دەکەم. باشە لە کاتی هەڵبژاردنەکانە سلەیمانی ئاسمانی دیار نەمابوو، هەمووی ئاڵای حیزبەکان بوو لە پێش هەڵبژاردنەکانە کاتی انتخاباتەکەیە هۆڕن و حەفلە و کەچی لە یادی شارەکە هیچی بۆ ناکرێت.
ئەی ئەو کاتی پێڵەن شەڕە پەڕۆ قابل خۆچیان کردووە شەڕە پەڕۆیان کردووە بەڵام بۆ یادی شارەکە هەر بیریشان نکە یادەتی ئەسڵەن هەر نازانن یادی یاد نییە ئارە وەڵا فەرامۆش کراوە بەڕاستێکی فەرامۆش کراوە گەر هین بێ حەقی زیاتری هەیە حەقی خزمەتکردنی زیاتری و چاکتی هەیە زۆر جار لە هەموو وڵاتێکە ئەو شوێنەوارە کۆنانی کە این مڵکی شارێکە ئیپارێزن بەڵام تا ئێستا لەم کە یادی 229 ساڵی یادی سلێمانیە سێرێکی وردە وردە کاو لە بێ ئەو شوێنانە ڕاستە من ئەگەر خۆت ئاگادار بیت جارێکی کەش ئێمە باسی شوێنەواری سلێمانیمان کرد ئەگەر ئێستا بچێتەوە ئەو تەسویری کە جاری پێشوو کردوتە ئێستا نەیان ڕۆخانوە بەڵام سەرەکەی سەری گڵەکەیان لا بردووە ئاسنێکیان داناوە و ئیتر فەرامۆشیان کردووە ئەگەر ئەو بارانە ببارێ ئەو ئاساری شارەمان دائەتە پێ لەبەرەوەن ئەمان شارستانێتی ئەم شارەیان لەکەدار کردووە یعنی دڵسۆزێکمان نییە لەم شارەیە دڵی بسووتێ بەم شارەیە من لەگەڵ کەسی کە هینم کردو ئێستا مەجموعەیە کەسن لەم شارەیە ئاساری شارەکەیان تێکگاوە بە واستەیەک واستەکاریەک ئەتوانن بچن سەیری ئاساری سلێمانیکەن یەکێک لەو شوێنانی کە من و جەنابت و ئەم برادەرە چوین تەسویرمان کرد کە تۆ وتێ ئەمە شەڕی ناوخۆ نییە یا هەڵەبجە نییە ڕۆخابێتوان بڕۆ ئێستا تەخت کراوە گەنجی قارونی نادەم خاشاک و کوچە کۆڵانی فەرموتەواوی خاشاکی کوچە کۆڵانی بەدڵەوە گریم شارەی ناژین بەبێ سولەیمانی ئەگەر چی هێندەی باڵدارێک سەربەستیمتیانە چەشتووە هەوری بارانی کام وەرزە وەک من ئەشی تیاڕشتووە بەداخەوە تا ئەمێسش تا ئەم دەقەیەش لەم شارەی ئازادی نییە جاران ڕژێمی پاشی دیکتاتۆری بەعەس ئەیوت سلێمانیە مەدینە سەعبە ئێستا سلێمانی چییە؟ لەوە زیاترە یعنی تۆ فرعونی دیکتاتۆرەکان ئەوە بڵێ ئەم دیکتاتۆرە گەندەڵە بچووکانە چۆن دەرەقەت ئەم شارێن چۆن یانێ ئەم شارە دەستەمەوە زەلیلکەن من لێرەوە پیانەڵم ئەمڕۆ تەسلیم بن لە بەیانی باشترە چکە خەڵکی سلێمانی ئەوان تەسلیمەکە ئەوان بەتەمان ئێمە تەسلیم بین تەسلیمی قەدەر و تەسلیم ئەم و زوڵم و غەدرە بین تۆ بڕۆ سەیری بەردێک سەراکە گریانی بۆ یە هەر ئەو شۆستەیی کە سەدام حوسێنی دیکتاتۆر دایناوەرەوەیە کەچی هەموو ڕۆژێک شۆستەی ماڵەکان و ڤێلاکان و باخەکانیان هەموو ڕۆژ شۆستەکانیان دەگۆڕن بەر نەخرەوە سەر بەر بۆم شارە ناژیم بەبێ سولەیمانی ئەگەر چیێندەی باڵدارێک سەربەستیمتیانە چەشتووە هەوری بارانی کام وەرزە وەک من ئەشتی تیاڕشتووە بە گەنجی قارونی نادەین خاشاکی کوچە و کۆڵانی بەدڵۆ گریم بە گەنجی قارونی نادەم خاشاشی کوچە و کۆڵانی بەدڵ هۆگری ئەم شارین ناژین بەبێ سلێمانی لە پاش ناوبڕێکە گەڕێنەوە وەلاتان دوورمەکەونەوە لەگەڵمان نابن